ئەوانەی کە گویان لێ ئێستا و پرسیارانەکەن ئێمە پێشتر لە پار ئەو پرسیارانە هەمووی جواب داوە و ڕاستی ئەو پلان و بەرنامەی کە پار خوێندم ئەم ساڵ هەموویم تەطبیق کرد. جا سپاس بەخۆم کەمێک سەریعم لە تەطبیقکردنەوە وەکو باست کرد قۆناغی قۆزاقیشمان بڕی بوو. سپاس بەخوا ئەتوانم بڵێم هێندەی هەموو تەمەنم ئەم ساڵ سادەم کردووە، یعنی چەند ساڵە ڕاکەم چەند ساڵە هەوڵەیەم 53 ئیشم 57 ئیشم تقریبان گۆڕیوە. سپاس بەخوا. پاشان سپاس یەکەم سپاسی خواکەم، پاشان مامۆستای من کە تۆی پێناساندین. سپاس بۆ خێستا خاوەنی براند و ئیش و کار و کەسابەتی خۆمم و یعنی الحەمدولیلا ئەوەن گۆڕاوە ئیش و شتەکەمانیێنە سادەم کردووە لەوە نییە کە باز بکرێت. ئەو پێم خۆشە ئەوەیشی کە ئەویسێم ڕاستێگر قەرزی کردی بێت لە بزنس لیدەرە بەشداری بکات. ناڵێم وەکو خۆی بۆ یەگەڕێتەوە بەستە سەوڕەکەم سەد هێندەی ئەوەی بۆ بگەڕێتەکە و پارەی خەرجەکە. یعنی ئێمە ڕاستی لە پار بە پارەیەکی کەم بەشداریمان کرد ساڵێت ڕازیەوە، بەڵام قەناعەتە ینی ئیسفادەیەکمان کردووە بە هەموو ژیان ئیسفادەیەوەم نەکردووە. سپاس بۆ خوای گەورە. زۆر لەبەرەوە ڕاستی یاساکانم عەلی ئامۆژگاری چییە بۆ کەسانی کە لە بواری ئیشان یان لە بواری بازرگانیان و پرۆژەیەکی وەکو بزنس لیدەر هەیە، زۆربەی هەیە ئەڵێ مەسەلەن من ئیشەکەم مەجالم نییە بەو بڕوو بیانوانە بەشدار نابن؟ وەڵای مامۆستا من ویستم ڤیدیۆیەک بکەم ڕاستی بەوەی کەوا جەماعەت نامیان نردوو بزانم ئێوە چ ئیسفادەیەکتان کردووە. ئەنجا حەزم نەکرد بە سادەی جواب دەم و حەزم کرد ڤیدیۆیەکی ئەوە بکەم و جواب دەمەوە کە من چەند ئیسفادەم کردووە. ڕاستی بیانووی ئەوانی کەوا دوورن یاوەکو مەشغوڵن یاوەکوڵن بۆ نمونە ئێمە پێویست ناکە خۆمان سەرمایەدارین. تەسەوور کە سپاس بۆ خوای گەورە من بە سەرمایەکی کەمەوە بە سەناو سیاری پێم بۆ فرۆشتومە. بۆ نمونە ئەو مەسروفەی کە مانگی 24 وەرەقە $80 بۆ ئێستا ئەتوانم بڵێم مانگی 600,000 کەمتریش ئەخۆم. یعنی هەر بڕاو کەشتەکان زۆر غەریبن. یعنی نەسیحەتم بۆیان ئەوەیە نەک ئەوەی کە خاوەن کارە بەشدار بێ، ئەوەیشی کە کاری نییە و قەرزداری شاکر قەرزی کردبێ پێم باشە بەشداری بکەوە. دڵنیایشم ئەوەیشی کە خاوەن کارە بەشداری بکە زۆر ئەگۆڕێ کارەکە میل و پێشەڕۆ. شەرت نییە کەسی وامانێ بۆ نەلاشی لە مایەکە دەفتەر دەرکا، بەڵام دڵنیام ئەگەر بەشدار بێ دڵنیام لێهانی ئەگەر بڵێم دەفتەرەکە بێ بە 20 دەفتەر هیچ گومانێکم لەوە ینی ئیلا ڕێی من وایە هەر کەسێک لە ئاستی ژیانی خۆیان ئەوەی کە بەشداریەکە ئیلا ئەگۆڕێ. ترایە لە قۆناقێکی قۆزاقێتی سەمن ئەو هەموو سپادەم کردو بمە بە خاوەن کارگە و براند و ئیش و کاری خۆم لەبەرەوە یەکە 53 ئیشی ترم کردو پێشتر. بەڵام کەسێک کە لە ژیانی ئیشی نەکرد بێ دەورەکەی جەنابەت ببڕێ دڵنیا بە ینی سفادەیەک ئەکا کە من 10 ساڵ هەوڵم داوە لاسی ئەو بە 2 ساڵ بەدەستی بێنێ.